هاتمۆ خزمەتتان بۆ گەشتێکی تری عەقڵ لەگەڵ ئەلمانیەکانە یان لەگەڵ ئەو کەسانی کە باوەڕیان بە وجودی خوای گەورە نییە یان بە گشتی ئەوانی باوەڕیان بە نادیارەکان نییە. کانت قسەیەکی هەیە ئەڵێ عەقڵ بڕیار لەسەر شتە مادیە سنووردارەکان ئەدات و بەس. یعنی عەقڵ ناتوانێت پێی ببا بەوانەی کە غەیری مادین. ئەمە کە ئیمامی غەزالیش طبعاً باسی کردوتەوە لە کتێبێکە بە ناوی المەقصد الأسنى في شرح أسماء الله الحسنى. بالضبط ئەوەی کە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لەبەر لەو کتێبی مەقاصدەیە باسیەکە ئەبینی هەر ئەوەیە کە کانت باسی کردوتەوە. اینجا دێم ئێستا هەندێک لەمە باسەکەم. عەقڵ بڕیار لەسەر شتە مادیە سنووردارەکانە دات و بەس. یعنی شتێک کە مادام سنووری نەبێ عەقڵ ناتوانێت پێی پێ ببا زیاتر. لەبەرەوە ناشێت عەقڵ نکوڵی لەوانە بکا کە پێی پێ نەبردووە. ژیری هزر عەقڵ بە ئەزموون بۆی دەرکەوت کە ئەوەی لە دوورەوە بینرا تراوێلکە بوو سەرابەکە مناڵەکە یەکەم جارەوەی زانی گۆمی ئاوە، بەڵام پیاوە گەورەکە پێوت نا ئەو پێڵن تراوێلکەیە پێڵێن سەراب بە نەتیجەی گەرماکەیە کە تشکی ڕۆژداوێتی لە زەوی و بەرزبووەوە و هادیارە. لەبەرەوەی تیشکەکە ئەشکێتەوە ئاوە دەرەجە شکانەوەی لە مەدای 2 مەتری یەکەمی سەر قیرەکە یا سەر خاکەکە و سەرەوە شکانەوەکان جۆرێکی تر بوون لەگەڵ ئەوانی ترە بۆیە خواروتر زۆر وەکو ئاو دەرکەوت. ئەمە دوایی مناڵەکەش دوای فترەیەکی کە سەرابێکی ترە بینی ئەم جارە باوکەوە سەرابێکی ترە، معناوە بە عەقڵی بچووکی خۆشی بەڵام بە ئەزموون بۆی دەرکەوت کە هەروەها مناڵش کەوتی کلچی بێڵەکەمان شکاوە لە ناو حەوزەکەیە باوکی وتی نەڕۆڵە نشکاو چاومان وایە. جارێک کەم جارەکە بێڵەکە دەرەهێنێتەوە مناڵەکەوەی خاتەوە ناوی بینێکە شکاوە، ئەمجارە لە نەتیجەی ئەزموونی خۆی فێرە بێ کە وانە نەشکا. هەموو حاڵەتەکان وان حاڵەتی سحربازەکانی جوان کە کەروێشکێک لە کڵاوکەی دێنێتە دەرەوەیە 20 دەسە سەر کلێنێکس بڵێن لە دەمی دێنێتە دەرەوە لە کاتێکە هیچی قوت نەداوە. ئەمانە هەموو کە خیداع البەسەرن ئەشە وردە بە ئەزموون عەقڵ پەیان پێبا زیاتر، چونکە خارجی عەقڵ نین خارجی مادیەکان نین. دائیمە وتم تەرکیزەکەینەوە سەر چەند شتێک: درێژی، پانی، بەرزی، مادە، وزە، کات و شوێن. ئەمانە کاریگەری زۆریان هەیە لە دیاریکردنی زانیاریەکانمانە، لە دیاریکردنی ئەو ڕێسایانەی کە ئەتوانین پێیان بگەینە نەتیجە و پێیان بگەینە حەقیقەتەکانی وجود. عەقڵ بۆ نمونە پێی بە شتێکە با کە لە زەمن هابێ. ئەگەر مامۆسای مێژوو بڵێ شەڕێک ڕوویداوە، شەڕێکی زۆر گەورە لە بینی دوو ئیمپراتۆریەتی گەورە، ئەمە نە پێش ئیسلام بوو نە دوای ئیسلام. خەڵگەڵێن ئەی کەی ڕوویداوە؟ پێش ئیسلام ئەگاتەوە هەتا زەمەنی ئادەم تا ئەوەڵ بە شەڕ لەسەر زەویە. دوای ئیسلامیش یعنی تاکو ئێستا ئەی چۆن ڕوویداوە؟ لە چ زەمانێکا ڕوویداوە؟ لەبەرەوە تەلەوەکانیش کە لە مامۆستاکە بچووکترن و ئەزمونیان کەمتر و عەقڵیان کەمتر پێی بەش دەبا تەصدیقی ناکە. لەبەرەوە ئەزانن کە ئەبێ ڕووداو لە زەمانێکە. ڕووداوی ئەم مەخلوقاتانە وجود بۆ خۆی کە یەکەم جار دروست بووە بە هەرچی بجار ئەگەر ئێمە باوەڕمان پێ کە خوای گەورە دروستی کردو ئێوە باوەڕتان پێی نییە کە هیچ کردگارێکی هەبێ یان ئەڵێن تەبیعەتە یا لە سودفەیە یا لە شتێکی لەو بابەتە، بە هەرچیوانە مناقەشانەکەینەوە دوایی باشە. لە سەرەتاوە کە دروست بوو زەمانێکی هەیە، مادام زەمان هەیە سەرەتای هەیە، عەقڵ پێی بە سەرەتایەکە بە، عەقڵ پێی بۆ نابێت تۆ ئەمە بکەی بە ئەزەلی و ئەبەدی. چکە ئەو ئەزەلی و ئەبەدیە کە تۆ ئەڵی سروشتە ممکن نییە، یعنی ممکن نییە ئەلکترۆنات لە ئینسان عەقڵتر بێت، ممکن نییە تەقینەوە گەردوونیەکە لە خۆی و حەدەسێکە ڕوویداوە و لە ئینسانیش عەقڵتر بێت، ممکن نییە ئەم هەموو کەوکەب و ئەستێرانی کە لە یەکتر جودا بوونەوە پاشان زەوی سارد بۆ و هاتە ئەم حاڵەتەی ئێستا لە زەمن و مەکانە، زەویش مەکانێکی هەیە لە خولگەی خۆی هاگەڕێ. ناشێ ئەم زەمن و مەکانە کە عەقڵ پێی پێ نابە وا حسابەکەکەوە حتممە زەمانێک و مەکانێکە کەم ڕووداوانێت یا ڕووداوە. اینجا ناشکرێ ئەم سروشتە کوێرە، ئەم سروشتە کە ئێوە باسیەکەن خالقی ئەم ئینسانە گەورەیە، ئەم ئینسانە مهمە بێ کە عەقڵی مێشکی لە چرکەیەکە 2 ملیۆن زانیاری وەرەگرێت.
2 ملیۆن زانیاری لە چرکەیەک. ئەگەر مامۆستای جوگرافیا ئەمجارە بڵێ شەڕێکی گەورە ڕوویدا لە نێوانی 2 ئیمپراتۆریەتە، نە لە سەر ئەرز بوو نە لە ئاسمان، نە لە دەشتا بوون نە لە دۆڵ، دیسان تەلەبەکان تەصدیقی ناکە، چونکە ڕووداوە بێ شوێنێک هەبێت کە ڕووداوەکەیت یا ڕوودا کە ئێمەڵین تەقینەوەی ئاسمانی کە بڵێن ئەگەر یەکەم جار وا حسابکەین بڵێن ئەمە تەقینەوەی ئاسمانیەکەیە، ئەم تەقینەوەی زەمانێکی هەبوو، تەقینەوەکە شوێنێکی هەیە، فەزا هەموویەتی. وەختێک ساڕوخێک دەرەچێ بەرەو ئاسمان، منطەلەقێکی هەیە ساڕوخەکە، منطەلەق یعنی شوێنی زەمان و مەکان، چکە بە عەرەبیەکە منطەلەقەکە هەردووچی ئەگرێت. لە کاتێکە معلومە دەرچووە، هەمومان مراقەبەمان کردو دەرەجەکان کەم بۆتەوە تا 0 دەرچوو، ئەوە زەمانەکەیەتی. شوێنەکەش ئەزانینەوە لە کالیفۆرنیا دەرچوت، ناسا هەڵ ناردوێتی بۆ ئاسمان. هەموو شتێکەوە بوو زەمان و مەکانێکی هەیە کەوا بوو ناشێ ڕوویدا و وابزانین شتێکە و حەدەسێک و ڕووی داوە پاشان نەزەمانی هەیە نەمەکان. خاڵێکی تر ناشێ وابزانین ئەقڵ پێی بەوە ئەبا کە خارجی زەمان و مەکان، ئەقڵ پێی بەوە نابە.